سیر کە خەلیفان چەندێ دێوەیە بەخوا 1001 کێشەی هەیە. ئادەی مەسەلەنێکێ لەوانە یەکەم هەلی کار، دووەم ڕێوبانە. واز لەوە بێنە کاری بەخێرە. دیارە بەر بۆ پۆز هاتووی بۆ ئێرە. هاتووم بۆ ئێرە تاکو و گوێ بگرم. هەر درۆ بکە لەبەرێ بمرم. هاتووم گوێ بگرم لە گرفتی خەڵک. دەفەرم و چاکە کۆڵانی بێکەڵ. واز لەوە بێنە شتێتر باسکە. کێشەی لافا و زیستانیش خاسکە. بۆ ئەوە حتمما لیژنە پێک دێنین. کار کەوتە لیژنە بەخوا نایبینی. چیتر ئەفەرمی کە پێویستیە؟ پەروەردە و کەرتی تەندروستیە. بۆ خەڵکی ئێرە ڕۆحمان داناوە. بەڵام خەڵکەکەی سیقەی نەما. لە کۆبوونەوە باسمان کردووە. باوکم بەخوا بەس کاتان کوشتووە. خەلیفانەکەین بە جوانترین شار. بێزار بووین لە دەست درۆی 1000 بار. هەمووی حازرە نووسراوی فەرمی. هەر کۆبوونە و هەر هیچمان نەدی. وعدی ئەم جارە وەک پێشوو نییە. یعنی ئەم جارە شتەکە جددیە؟ بەڵێ لەمە دووە نابێ ڕۆڕۆکەن. وەڵڵا ئەم جارە زیاتر درۆکرد.